ینی یەک کەس هاتووە تا ئێستاکە بڵێن یارمەتیێناوە چاوەڕی ئەوم تاجرێک بە من بڵێ کاکەەوە دەفتەرێک بڕۆ بای دەفتەرێ سۆبە بکرێ چاوەڕێم تاجرێک بڵێەوە دەفتەرێک بڕۆ بای دەفتەری دوشک و بەتانی بکرێ یەکسەری کڕ یاری سوپاوە و گەراجی ڕووخاوە و دوکاندارەکان دوکانداری وە بای 2 میلیۆن دلار زەریری کردووە باوەڕ ناکەم نەتوانی ئێمانە بێ کەمپینی ڕاتانگەیاندووە لە کێوە ڕاتانگەیاندووە چەند ڕۆژ بەردەوام دەبێت ناوەڕووکەکەی چی دەبێت ئێوە داوای چیتان کردو بۆ خەڵکی چەمچەمان وڵی خۆی بە حکمەوەی کارەساتەکەی سەر هەتادیە زیاتریش ئەبێ و ئایلەکانی زۆرن تێکچوون ینی ماڵەکان نزیکەی 500 بەس دە دەور بەر چەمچەماڵ ناوچم چەماڵە ینی ئەمە تەنها بە یەک دوڕێ خراو حەل نابێ بۆیە وتمانەگەر هەر کەمپینی ڕابگەین بۆی خەڵکی تر بەشدار بێ لەبەرەوەی پێشتر تەجروبمان بووە لە کوردستان لە ولافاوانی کە هەبووە و خەڵکی ترکە بۆ ڕۆژئاوا کردومانە خەڵکێک پێی خۆش یارمەتی بدای ئەمە شەر وەکو نوێنەری ئەو خەڵکە خێرخوازە ئێستا کەمپینەکەمان ڕاگەیاندووە حالیانەوە سعات 11 ڕامانگەیان ئیتر چاوەڕی ئەو خەڵکە خێرخوازاکەین بزانین بە دەمانەوە دێنیانە ئیتر لە هەر شار و شارچەکان ئەو سێ ڕێکخراوە هاناو بەختەوەری و ڕابیتە بۆ هەر شوێنێک بیبن ئێمە وەرێگرین ئێستا مەسە منوا لە بەختەوەریم چاوەڕێم خەڵکم بەیانە نزیکەی ینی یەک کەس هاتووە تا ئێستاکە بڵێن یارمەتیێناوە چاوەڕی ئەوەن کە ببێتە چۆنەڵێن نیمچە ڕسمێتێکی پێوە دیار بێ و داوای دووشتمان کردو یەکەم پارە چونکە پارە تۆ توانشتی تازە بکڕی لە بازار بۆیان بنێری یان پارەکەیان بدەیتێ دووەمینیش ئەشیای ناوماڵ بەڵام ئەشیاکان بە معنای کەلیمە جێ ئەوە بن کە پاک و باش بن و چاوەڕێکین ئێستاکە وەک بڵێ خێمەدا ئەنین و چاوەڕی ئەو خەڵکاکین بمان بێن حاجی بەس لە شاری هەولێر دەبیان لە حال هەموو کوردستان ئەبێت یانی داوامان کردووە هەموو کوردستانەوە بێ بەڵام خێمەیەکمان حالیان لە چەمچەماڵ داناوە بۆی چەمچەماڵ ڕاستە چەمچەماڵ بەشێکی ئاو بردوێتی ینی خەڵکێکی زۆر زەرریکە بەڵام هەمووی شیوانیە لەوانەیە خەڵکێکی باشە بێ بتوان یارمەتی بێنن بەڵام بەرحاڵ بەڕێی من ینی ئەم دەستە جەمعیە باشە هەر احتیماد ناکەێت لەسەر یەک دوو ڕێکخرا و خەڵکی هەمووی بەشدارە من لەم کارە خێرا دوم ڕۆحی تەعاون و ڕۆحی بەدەمەوە یەکچوونی یەکترمان بۆ دروستە بێ کە خەڵکێک پێویستی بە خەڵکی ترە و پێویستی بە وەسیتێکە لە نێوانیانە ئێمەش ئەو وەسیتین تەناشتەکانمان بۆ بێ ئەیگەێنی تە چاوەڕێکین چەندێ هات دیناری هات ئەیگەێنی بەتانیەک هات پیانەگەێنی حاجی ئێوە دەزانن ئێستا خەڵکی ئەو ناوچانەی کە لافاوکە تێیدا ڕوویدا پێویستیان بە چ جۆرە بابەتێکەوە خەڵکیش لەو شوێنانەوە پەیوەندی پێتانەوە کردووە بەهانایانەوە بچن زۆربەی دووشتیان زۆر زەرورە ئەوەی ئەشەی ناومانیان بە تایبەتی کارەباییان فەقیران لە 150 فوتاوە ئەوانەی کە بە تایبەتی مەترێک بەسەرەوە چۆتەماڵیانەوە ئەمی قوڕاوی شات لیتە قوڕەلیتە دومین ئەوەی هیچ فەرش و کومباریان نەماوە کەوایان زۆر زەرورە سێمین سۆبە ئەم سێشتە زەرورە بەڵام زەرەرە مادیەکانی تر کابرا سیارەی سوتاوە و گەراجی ڕووخاوە و دوکاندارەکان دوکانداری وە بای 2 میلیۆن دلار زەریری کردووە باوەڕ ناکەم نەتوانی ئێمانە بێ بەڕای من ئەوە بێ بەشێکی زۆری زەرەرە مادیەک گەورەکان حکومت بێتە ژێربارەوە بەڵام ئەوانەی تر بە خەڵکی خێرخواز لەوانەیە بتوانێت تەرتیب بێگمەر هیچ نێوەسم بۆ نمونێ وەکو ڕێکخراوی بەختەوەری لەوانەیە بتوانین هەر ماڵی سۆبەیەکی بۆ تابیر بکەین مەسەرەن ئەوش هەمووینە بە جۆرەی توانە لەوانەیە بتوانانی هەر ماڵی دووسێ دوێشە و دووسێ بەتانی بۆ دابین بکەین ئیتر سێر حاڵەتە کاکەین بزانین چیان پێویستە ئەساسیاتەکان ئەوەی کە بۆیان نەچوو بێ و یان بۆیان پەیدا نەبوو بێ یان لە دەستیان چوو بێ و نەیان بێ ئەو کاتێمەش بەشدارە بین ئینشاڵڵا حاجی وڵای یەکێک لە پرسیارەکانم ئەوە بوو بزان چی کوکراوەتەوە تاوکو ئێستا وتە تەنها سعات تقریبا سا یەک سعاتێکە تقریبا ئەلان کراوە کە لە 11 ئەلامان کراوە حالیەوە تقریبا سە 1.5 ساعت و نیوە کە تقریبا زۆر نییە چاوەڕی خەڵکەکەی خەڵکەکەش ئیتر نازام ینی حاجی ئێستا کە ئەم دووخە نەخوازراوە ئەم کارە ساتە ڕوویداوە دەمەوێت بزانم چ داواکاریەکتان لە خەڵک هەیە ڕووی داواکاریتان لە خەڵکە چ قسەیەک بە خەڵک دەرێن بۆ ئەوەی بەهانای خەڵکی چەمچەماڵەوە بچن کە تووشی ئەم ڕووداوە گەورەیە بوون بەشێکی زۆر لە خەڵکی لەو ناوچێت تەنانەت جلوبەرگیشیان نییە هەندێک هاتوون لە داوام گەڕاونەتەوە جلوبەرگیانە لە بەری بکەن هەر بە جلوبەرگی داوامەوە زانی ئێستا با بزانم هەموو خەڵک ئەیان بینێت لە من باشتر ئەزان ئەو خەڵکە چیان پێویستە ئەوەی لە ماڵی زیادە و باش بێ و پاک بێ و بە کەڵک بێ بۆ ناو ماڵ ئەوە بێنن بەسە ینی هەر نەشی کڕێ ینی زۆر ئەمە جاری تر لە هەولێر لافاوەکە بوو خۆ هەرووامان کرد ینی وای لێ هات ئیتر ماڵەکان محتیاجی هیچ نەبوون پشتیان وەرناگرت نەمانێش هیچ ماڵێک بەبێ شت بێت لەبەرەوەی کەمپینەکە زۆر گەورە بوو خەڵک زۆر شتی هێنا بەس ئەم حاڵەتە هەستەکەم وا گەورەتر نەبێت لەوەی کە بەسەر هەولێرا هات بەڵام لەگەڵ ئەوە شابەپی ئامارەکان نزیکەی بەس لەناو چەمچەماڵ 500 ماڵە 500 ماڵ زۆرە یعنی تۆ ئەو 500 ماڵە ئەگەر یەکی 5 وەرەقە زەرەری کردبێ نزیکەی 25 دەفتەر زیاترەکە یا 25 زیاتری شکات دەوانێ من وانە لەبەرەوە بەڕاستی دەتوانای ئێمەیانە بۆ ئێمە ئەلانمان کردویان بێنن ئەو خەڵکەوە
چیمان بۆ دیێنن ئەیگەینین بەڕاستی ینی حتا خۆراک خۆ تۆ باسیۆمان هەر لەبییر چوو وەنیە ئەگەرێکی سەبەتەیەکی کارتۆنێکی ئەرزاقمان بۆ دابین بکرێ بیان دەینی ئەگەر هیچ نەبێ هەتا خۆیان ئەگرنەوە ئەتمادەکەنە سەر وەرزاقیکە لە دەستیان چوە باشە کاک حاجی لەوێ باست لەوە کرد کە خێمە هەڵدراوە لەوێ شەر بوو کوکردنەوەی هاوکاریەکانە یان هیچ هاوکاریەک وەکو خواردن خۆت باست کرد هەوڵتان نەداوە خواردنیان بۆ ئامادە بکرێت و لەوێ دابش بکرێت و کەسانێکە لە دەرەوەن بەخوا نالێم ئێمە ئێستا سەرەتایە چونکە ئێستا هێشتا بارانە حالیان وە لە باران دەستی پێکروتە لەوێ وە گەولێر نییە ینی لەوێ شەپۆلێکی تروا بڕێوەیە و ئێستاوا حالیان نەبارێ خاصن لە گەرمیان زۆر بەقوتە ئێستاکە لەوانەیە خەڵکیش بترسێ لە چۆ بێ فەقیرە زۆربەی ڕێیەکانی گیراوە سەمسەمان خۆی ئێستاکە لێ قەوماوە سەمان لە چۆ بێنێ یعنی سەمەوە لە هەولێر چاوەڕین خەڵکێک بە دەمانەوە بێت یعنی سەمە چاوەڕی ئەوم تاجرێک بە من بڵێ بڵێ کاکەەوە دەفتەرێک بڕۆ بای دەفتەرێک سۆبە بکرێ چاوەڕێم تاجرێک بڵێەوە دەفتەرێک بڕۆ بای دەفتەری دوشک و بەتانی بکرێ یەکسەر ئیکڕم بەس من ێستا هیچ مەدەسەوە نییە کە شەپۆلی بارانبارین لەوێ دەستی پێ کردوەوە خەڵک پێی نەوتون کەەوە مەترسی لەسەر ژیانیان هەیە پێویستیان بە هاوکاری بەپەڵە هەیە بۆ خۆیان نەزانن یانی سە خۆ جناو باش زانێ عالم هەمووی سەری لەسەر تەلە مۆبایلە هەمووی ئەزانن دقە بە دەقازان چۆن لافاوە چۆن زەرری پێگەیشتووە بەڕای من خەڵک مشکلەی لە معلومات نییە ئێستاکە ینی ئایا خەڵک ئێستا گەیشتوتە و خەنەعەتە یارمەتیان بدایان نە ئەگەر گەیشتووە لە ڕێکیەوە بیدا بۆ ئێمە ئەعلانمان کردیم وەکو ڕێکخراوێک هەر ئەوەندەمان بۆ کردن مەسەڵەن وەکو ڕێکخراوی تر نین بای خۆیان مەخزەنیان هەیە شتیان هەیە بەس ئێمە هیچمان نییە ینی ئێمە چاوەڕی ئەو خەڵکاکەین یارمەتیمان بۆ بێنێ بیگەێنێ ئیتر تا ئەم لە حزەیە لە چاوەڕوانین ئێستا مەسەرەتایە لەوانی ئەمڕۆ سبەیش بەردەوام بین ئەوەی هاتە دەستمان هات نەهادی ترەوە کاتە خۆمان تەکلیف بە خەڵکی ترەکەنی کاکە شتێکمان بۆ بێن تا بیبین هەر بەشدارە بین ئینشاءڵڵا ئینشاءڵڵا کاک حاجی ئاماژەت بەوە کرد هەمومان ئێستا لەسەر موبایل و لە تۆڕە کۆمەڵاتیەکان دیمەنەکانە بینین و ئاگاداری دۆخی گوزەرانی ئەو خەڵکین لە شاری خۆشەویستی چەمچەماڵ و ئەم جۆرە ئەم دەوروبەرە کام چیرۆکی ناخەژێنت بەرچاو کەوتووە کە بینیتە لە دوو ڕۆژی ڕابردوو بەهۆی لافاوکەوە زەرور زیانیان پێی کەوت بێ وڵی تۆ سێر مەکە کە کەسێ فەقیر ینی بەس ئەو زەری پێ کابرای دەوڵەمەند دەڵێ من 2 ملیۆن ڕۆیشتۆ فەقیر 2 ملیۆن دلار ینی هەرچی خواردنە بۆ ڕۆیشتۆ ئێستا بایان تەلەفۆنم کرد لەگەڵ نوێنەرمی خۆمانی وتم کاکە بڕۆ ناو بازار بزانم بتوانین هیچ نەبێ ینی بڵین بار هەڵگرێ بەتانی دۆشک حازر بکەین ینی ئەگەر هیچ نوێ بە قەرز بێنینەوەی هاتە دەستمان هات نەهادێ و کاتێ خۆمان تەرتیب بکەین ئێوەتی نەماوە هەرناوچەم هەمووی ئەوە بوو ینی هەمووی فەقیرە ئاو چۆتە ناو مەخزەنەکانەوە زۆربەی مەخزەنەکان لەو شوێنە بووە چکە مەخزەنەکان لەسەری چەمچەماڵ نییە لەو شوێنێ کە لافاوەکە دروست بووە یعنی لێ زۆربەی هەر زۆری مەخزەنەکان کە حتا تەنانەت موادی کارەبایی موادی خواردن جلوبەرێک دێشەگ و بەتانی هەمی کەوتوتە ژێر ئاوە تازەکانیش یعنی ئێستا من بیرم کردبانی تەلەفۆنم بۆ کەرکووک کرد ئێستا نەفرم نردووە لە کەرکووک کەرکووک نزیکترە وتم لە کەرکووک تاقیب بکەن هەم بتوانین لە سەیتەرە دەربچین لەوێ بتوانین بار هەڵگری 2 بار هەڵگر هیچ نەبێ هەم پێخەف بەرین دۆشەگ و بەتانی بێ مەسەن بازی موادی کارەبایی بێ هەندێک جلوبەرێک بێ هەر شتێک بەرین ینی لەگەڵ ئەرزاقە ئەوجا چاوەڕێم بزین نەتیجە چی ئەبێت ئینشاءڵڵا ئاگادارتانەکەین لە خزمەتتان